بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان چەند پرسێکی گرنگ تاوتێ دەکەین لەوانە دۆخی هەرێمی کوردستان کێشەناوخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروە مەسەلەی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق و کشانەوەی هێزەکانی ئەمریکا و باز لە مەسەلەی دۆخی هەرێمی کوردستان و حکوومەتیش دەکەین کاک محەممەد بەخێر سپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە پەیوەندی سیاسەکانی کۆمەڵی دادگەری بە تایبەتی لە دوای کۆنگرەوە ئێستا بە شێوەیەکی گشتی پەیوەندی کۆمەڵی دادگەری کوردستان لەگەڵ حیزبە سیاسیەکان چۆن؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ جەنابتان. سپاس. کۆمەڵی دادگەری کوردستان پاش کۆنگرە تەوەن پێش کۆنگرێش بڵێن دووەم کۆنگرەیە کە بەرەو جۆرە لە پسپۆری ناوەنەیان تەخەسوسکردن لە کاروبارە پیادە دەکات. کۆنگرەی پێشتر ئەوە بوو کە ئەنجومەنی سیاسی دابەش بوو بەسەر ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن لەگەڵ بەشی سیاسی و علاقاتی کە هەریەکە و سێ ئەندامی مەکتەبی سیاسی پێشوو ئەنجومەنی سیاسی پێشوو سەرپەرشی کارەکانیان دەکرد. ئەم جارە وەکو ئێوە شاگەدارن کە سێ ئەنجومەن هەیە لە نێو ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریدا. یەکێ لە ئەنجومەنەکان ئەنجومەنی سیاسی و پەیوەندیەکانە، ئەمەش جۆرێکە لە گریگیدان بە کاروباری پەیوەندیەکان و کاروباری سیاسی وێڕایەوەی کە ئەو تۆڕە پەیوەندیەی کە کۆمەڵی دادگەری و بە تایبەت سەرۆکی کۆمەڵی دادگەری هەیەی لەگەڵ حزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و هەروە عێراق و هەندێک لەوەیش کە هەندێک لە پەیوەندیەکانیش کە لەگەڵ وڵاتان و نوێنەرانی وڵاتان کە لە هەولێریان لە سلێمانی هەن. بۆیە کۆمەڵ هەموو لە ئاستی دەرەوە گرنگی بە پەیوەندیەکان داوە و تەبێ ئەجندایشی هەیە کە گرنگیەکی زیاتر بدە. بە تایبەت ئێمە هەموو ئەنجومەنەکان دوێنێ لە هەولێر کۆبنەوەمان کرد و کارنامەی هەرسێ ئەنجومەنەکەمان پەسەند کردووە. تر بە پێی کارنامە ئەنجومەنەکان زیاتر کار لەسەر کارنامە و ئەو خاڵانەی لە پەیڕەودا هاتوون و لەوەیشەوە حتمما دوجار بە بەرنامەیە کە ئەنجومەنی باڵا و خودی سەرۆکی کۆمەڵ پەسەندی دەکات گەشەی زیاتر بە پەیوەندەکانە دەین، هەم لە ئاستی عێراق و هەم لە ئاستی دەرێ و هەم لە ئاستی نێوخۆی هەرێم. بۆیە پەیوەندەکانی کۆمەڵی دادگەری ینی هەر بڵێن هیچ ئاماژەیەکی خراپ نییە، ینی وەکو بڵێ لەگەڵ لایەنێکە یان لەگەڵ دەوڵەتێکە کۆبنەوە پەیوەندەکان لە ئاستی پێشووی خۆیەتی، بەڵام بەرنامەیش هەیە کە گرنگی زیاتری بینێەوە. ئەمڕۆ بڵێن لە جاران زیاتر نوێنەری وڵاتان وەکو ئاستی دەرەوە ئەمڕۆ دێنە پێشەوە یان سەردانیان هەیە بە تایبەت بۆ لای جەنابی سەرۆکی کۆمەڵی دادگەری. ئەمڕۆ پێم وا بوو سەفیر یا قونسولی یابانی لە لای ئەمە ئەوە دەگەیەنێت کە لە ئاستی دەرەوەیش خوێندنەوەیک بۆ واقعی هەرێمی کوردستان هەیە کە جگەلێکی دووپاردی هەندێک ئەحزابی تر هەن و ئەم جۆرە دیدارانە گرنگن. پێرێ من قونسولەتی ئەمریکا پەیوەندیان کردووە و لەسەر هەندێک پرس کە پێویستن بە عێراق و ناوچەکە پرسیاریان لە ڕای کۆمەڵی دادگەری کوردستان کرد. بەەوە دەردەخاکە هەم لە ئاستی دەرەوە هەم لە ئاستی نێوخۆ هەنگاو هەیە کە پەیوەندەکان لەگەڵ کۆمەڵە ببرێتە ئاستێکی باشتر و تەبەن لای ئێمەش هەمان بەرنامە و هەمان ئەجندە سندێک حیزبی شێر پەیوەندەکانتان هەر سارد و سڕەوەیە ئەوە هەرماوە پێش کۆنگرەش پەیوەندێکی سارد و سڕ لە هەندێک حیزب هەبوو ئێستاژەوە هەر ماوە وێنێ و پەیوەندیانە هەوی شەرۆک و خۆیەتی وەکو پێشترە، بەڵام ینی بە هەنگاومان نا من پێم وایە دووجارتر باسمان کردو هەنگاوی خۆمانمان نابۆی کە پەیوەندێکی تەندروستمانە بێ لەگەڵ ئەو لایەنە سیاسیە، بەڵام
ینی چاوەڕێی نەگەر ئەوان هەنگاوی باشتر و چاکتر بنێن توانین پەیوەندیەکانمان چاک بکەین وان دێ پرسیش لە نێوانمان هەیە دەبێت قسەی لێ بکەین و چارەسەری بکەین ئەو پرسانی کە پەیوەندیان بە هەندێک دۆسیەوە هەیە کە یەکێ لە دۆسیەکانی کادرێکی باڵای ئێمەیە کە دەبێت هەوڵی چارەسەرکردنی بدەین و بۆ شێوە نەمێنێتەوە ئەوانە ئەگەر هەنگاو هەبێ بۆ چارەسەرکردنی هاتنە پێشیەوە ئاماژەیە کە بۆی ئەو لایەنش ئەوێ پەیوەندیەکانی لەگەڵ کۆمەڵی دادگەری چاک بکات. باشە بەس پەیوەندی کۆمەڵی دادگەری لەگەڵ هەر حیزبێکە لەسەر چ بنەمایەکە بەرژەوەندی خەڵکە ینی ئەگەر پەیوەندێک کە بە هیچ ڕۆژێک دەبێت لەسەر حیسابیەوە بێت کە پێشتر داکوکیتان لە خەڵک کردووە ئەوە لاواز ببێ پەیوەندی یان لەسەر ئەمە کرۆکی کاری ئێمە لەم 19 ساڵی دوایەدا خزمەتکردنی خەڵکە و بەرژەوەندی تاکی هاوڵاتیە ئەوە یەک دوو ئێمە حزبێکی ئیسلامین پەیامێکی ئیسلامی خۆمانمان هەیە هەنی ئەوەش گرنگە لای ئێمە کە خاوەن دنیابینیەکی خۆمانین وەکو لایەنێکی ئیسلامی و کۆمەڵی ئەرکمانیش لەو ڕۆ هەیە ئەو ئەرکە لەسەر سەرۆک و سەرکردەکان و ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەریە ئەمەش ینی ئەمەش دەبێت لە بەرچاو بگیرێ ئەمما هیچ کات لە جیددا ئێمە نییە بێن تەنها لەبەر بەرژەوەندی حزبی یان شخصی پەیوەندیەکانمان لەگەڵ یەکێکا ساڕشکەینەوە یان هەوڵ بدەین بەرەو پێشی ببێن. بەزیەوە دژاتی گەندەڵی ستەمکاری قۆرخکاری ئەوانە وەکو ئەرکێکی دینیش دەبین ئەرکێکی نیشتیمانی هەردووکیان دەبین ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکی ئیسلامیە پێش نیشتیمانی و ئەرکێکی نیشتیمانیە و ئەرکێکی حزبیە و ئەرکێکی تاکی ئەنی ئەرکێکی سەرشانی تاکی خۆمانە کە لەکوێ گەندەڵی بێ ئێمە ڕوبەڕووی ببینەوە و ئەرکی فراکسیۆنەکانمانە لەکوێ نوێنەرێکمان هەبێ ئەرکی ئەوە ئێمە حتا ئەوەی لەوەیە کەمتر ئاماژەی پێدرابێ ئێمە لەسەر ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی هەندێک لەو مدور ناحیانەی کە لە حکومەتی خۆجەیی سلێمانیمان هەیە کێشەیان بۆ دروست دەبێت گرفتیان بۆ دروست دەبێت کاتێ دەیانەوێت شتێکی نایاسایی ڕێگری لێ بکەن یان ڕێ بە شتێکی نایاسایی یان کارێکی ناسایی نادەن تووشی گرفتە بن هەم لەگەڵ ئەو نوێنەری و حزبەی کە لەوێ نوێنەرایەتی هەیەیان لەگەڵ هەندێک لە نوێنەرانی حکومەت خۆی بەتایبەت دام و دەستگا چەکدارەکانیان کەسایەتی حزبەکان لە ناوچەکان من کاروباری و مدور ناحیانە کە هاتووەتە لام چەند لە چوارەکە تا ئێستا سێ کەسیان لەو ڕۆگلیان هەبووە کە ڕێگریان لەکرێت چاکسازی بکەن ڕێگریان لێکرێ کە جاروبار پرسێکە کە زانن گەندەڵیە نایکەن یان ڕوبەڕوویە بنەوە تووشی گرفتە بن. باش دوای لە سەردۆخی کوردستان قسە دەکەین بەس سەبارەت بە پەیوەندی سیاسەکانی کۆمەڵی دادگەری لە چەند ڕۆژی ڕابردوو سەرۆکی کۆمەڵی دادگەری و شاندێکی ئەنجومەنی باڵا سەردانی یەکێتی نیشتیمانیان کرد بەس بەر لەوە کە شتەردانەکە بۆچی بوو دەمەوێت بۆ چوون و هەڵوێستیەوە بزانام لەبارەی ئەو کێشە ناوخۆیانەی کە بەناو یەکێتی نیشتیمانی دروست بووە بۆ چوونیەوە چیە چکە بازەوە کەکێکێتی لێرە حکوومەتە و کاریگەری شێ بۆیە دەبێت لایەنەکانی قسەیان هەبێت لە سەرم بارودۆخ ئێمە مەبدەیەکمان هەیە کە پەیڕێویەکەین لە کاری حزبی خۆمان ئەویش تەدەخولی کێشەی حزبە سیاسیەکار ناکەین باشە کێشەی حزبی خۆیان و لەو ڕۆیشەوە هەندێجار دەستیشمان بە بەرژەوەندی خۆمان و ناوە مەبەستم وەکو مەبدا باسەکەم مەبەست باسی یەکێتی ناکەم باش ینی حزب هەبووە لە ئاستی مەسەلەن خواردتر لە یەکێتی و پارتی و لە حزبەکانی تر هەبووە لێی عاجز بوون لێی نیگەران بوون هەندێک لە سەرکردەکان هاتوون بۆ لای ئێمە بە شێوەی لە شێوەکان کە بێن توانە حەزەکەین لە حاڵەتێکی سروشتیا بێ لە حاڵەتێکانە بێ ئانیان کە ئێستەیەوە کێشە و گرفت و ئەوەی نێوخۆتان هەیە وا بێتە بەرچاو کە کۆمەڵی دادگەری یان کۆمەڵی ئیسلامی پێشوو دەستێوەردانەکە یان بۆی چەند سەرکردەیەکی لایەنێکی سیاسی بەرەو لای خۆی بێنێ پشگیری ڕایەکەکە پشگیری بۆ چۆنێک یان تیمێکەکە لە نێو ئەو حزبە سیاسیە لەم ڕوانگەیەوە ئێمە ڕاستە حزبێکی سیاسین
و ئامانجی سیاسیمان هەیە و طبعاً بۆیە دروست بووین وەکو حزب کە دەسەڵات بگرینە دەست ئەو حقیقەتێکەوە جێی حزبە کاری تر بگرینەوە و لەم پێناوەشدا ئێستا لە پرۆسی سیاسی بەشدارین بەو نیەتە بەو ئامانجە چا هەوری خۆمانە دەینە گەڕوو چەند بەدەست هات ئەوە بە پێی سنووقی دەنگدان کە هەیە و لەگەڵ ئەو تەزویرەی کە ئەکرێ ئەمما ئەمەی کە ئێستا کێشەکەوەیە حزبەکان وەکو یەکنین ئەمە دوو حزبی سیاسیمانەیە لە کوردستان کە دوو زۆنیان بۆ خۆیان دەست بەسەراگرتووە زۆنی زەرد و زۆنی سەوز ئەم دوو زۆنە و ئەم دوو حزبە خاوەن کۆمەڵێ هێزی چەکدارن لە پێشمەرگە لە ئاسایش لە دژە تیرۆر لە پۆلیس لەممانە بەداخەوە ئێمە و چەند لایەنە سیاسی تر کە ئۆپۆزیسیۆن بووین و بەمڕۆ لەوەتی هەین لە 91ەوە کە یان لە 92 بڵێن کە پەرلەمان و ئەوانە بووە ئێمە داکۆکیەوەکەن کە یەک هێزی نیشتیمانیمان هەبێ یەک هێزی ئاسایشمان هەبێ لە هەموو وتارەکانمانە لە هەموو لێدوانەکانمانە ئەوەمان وتووە بۆیە کاتێک کە حزبێکی سیاسی خاوەن هێزی چەکدارە تووشی کێشەی نێو خۆی بێ مەترسی لای حزبە سیاسەکانی تر و لای هاوڵاتیان دروست دەبێت ئەم گرفتەی ئێستا یەکێتی نیشتیمانی بە و پێشاتەی ئەمڕۆ ئەم ئێوارەوە کە هەیە بەداخەوە مەترسیەک و دڵەڕاوکەیەکی لای دانیشتوانی ئەو ناوچەیە دروست کردووە ئەو حقیقەت واقعەکە بۆیە ئێمە وەکو جەنابی مامۆستایش لە کۆبنەوەکەیە بە وەفدی یەکێتی نیشتیمانی وت کە ئێمە احترام لە دوجار قەراری قیادەی یەکێتی نیشتیمانی یەگرین بە هەر ئاراستەیەکا بێ و ئێمە تەعامل لەگەڵ حزبێکاکەن کە حزبی یەکێتی نیشتیمانیە وەکو چۆن ئێمە کۆمەڵی ئیسلامی بوون بە کۆمەڵی دادگەری حزبەکان هەر بە هەمان ئاراستە مامەڵەیان لەگەڵ کردوین یان ئێمە بەیانی کە کێشەیە گرفتێکی نێوخۆ هەیە چۆن پێمان ناخۆشە حزبێکی سیاسی دەستێوەردان بکە بە هەمان شێوە ئێمە لەم مەبدەئەوە مامەڵە لەگەڵ ئەو کێشەیەکەین بەڵام ئەم کێشەیە تا ئەو کاتەی کێشەی نێوخۆی حزبێ بێ بەس ئەگەر پەلی هاوێشت بۆ دەوروبەر و کاریگەری کردە سەر بار و دۆخی دانیشتوانی ناوچەکە باری ئەمنی باری بازرگانی ئەو کات حتمما حزبە سیاسەکانیش حەقی خۆیانە هەڵوێستی سیاسیان هەبێ و بەدەنگ بێن و ئومێد دەکەین ئێمە بە حەقیقەت ئومێد دەکەین کە شانسی کورد لەگەڵ ئەم دوو حزبەیە لە باشووری هەرێمی کوردستان ئەم دوو حزبەی کە یەکێتی و پارتیە بڵێ باسەکە لە پارتی نیە ئێستا بەڵام کێشەکەویشە پارتیش هێزی چەکداری خۆی و هێزی ئاسایشی خۆی و هێزی دژە تیرۆری خۆی هەیە هەر گرفتێکی نێوخۆ لەم دوو حزبە و لە هەر حزبێکی چەکدار کە هەبێ ینی مەسەڵەن حتا بە حزبی ئیسلامیش بێ مەسەن کاتی خۆی ئێمە کە حزبی چەکدار بووینەوە ئەوە بووین کاتێک کە کێشە دروستە بێ گرفتێک دروستە بێ مەترسیەک دروستە بێ لەسەر وەلای ئەم هێزە چەکدارانە وەکو لە سلێمانی بینیمان کە دوجار وەلا لە نێو هێزەکانی یەکێتی نیشتیمانیشا هەیە بۆ ئێرەیان بۆ ئەوێ ئەوە گرفت و ئینەکەیە ئەگەر ناوەکو مەبدە ئێمە لەگەڵ ئەو دەین حزبی سیاسی کێشەی نێوخۆی خۆی بۆ خۆی چارەسەر بکە و دوجار ئێمە وەکو کۆمەڵ مامەڵە لەگەڵ قەراری سیاسی و حزبە سیاسیەکەین باش بەس کاریگەری نابێت بەو پێی کە یژیتی لێرە هەموو جومەکانی حکومڕانی بەرەسەوە کاریگەری لەسەر کوردستان لەسەر کوردستانیش و لەسەر سلێمانیش ئەم کێشەی کە هەیە باسم کرد من پێم وایە دەسەڵاتی حکومی و دەسەڵاتی چەکداری و ئەمنی لە هەرێمی کوردستان دابەش بووە بەسەر دوو زۆنە باش گرفتی هەڵسوڕێنەران باش ئینە دوو زۆنە گرفتی نێوخۆیان کاریگەریە بێ بەسەر کۆی هەرێمی کوردستان بە تایبەت ئەو زۆنە کە ئێستا باس لە یەکێتیە گرفتی نێوخۆی یەکێتی و بە تایبەت جوڵاندنی هێزی چەکدار بەرامبەر بە یەک ینی خوا نەخواستە ئینشاءڵڵا واش نابێ ئومێد ناکەین یانی هیچ ئومێد و هیچ خواستێکمان نییە کە دۆخی یەکێتی نیشتیمانی ئاڵۆزیەکی سەربازی چەکداری تێدا دروست بێت دوجار ئەمنیەتی
ناوچەکە تێکەچێ و ئێمە یەکێ لەو شانازیانەی کە هەرێمێکە ئەوشەوەی کە ئەمنێتێک بەرقەرارەوە نییە بۆیە ئومێد دەکەین و وەکو لە کۆبنەوەکەش مامۆستا داوای کرد لە یەکێتی نیشتیمانی کە کێشەکانی بە پێی منبەرە حزبەکانی خۆیان چارەسەر بکەن لە نێو خۆیانە و حاڵەتێکی وا دروست نەبێت کە ناحەزانی هەرێمی کوردستان دڵی پێخۆش بکەن انشاءالله ئەوە نابێ بەڵام دەرهاویشتەکان وەکو باسم کرد لە تەتەوراتانی ئەمڕۆ ینی جۆرە لە مەترسی دڵ ڕاوکەی دروست کردووە باشە پێ دوای ئەو مەترسیە دەگاتە بەکارێنان هێزی سەربازی ئەوەی کێ خۆشتان بڵێن سەردانتان کردوون ئەو مەترسیە هەیە یاخود ئەگەر ڕوودا هەر بە خودیەکی من دوای کوژینی ئەگەر نەک پرسیارەکەت لێ بەسەلم دوایی ئەوەی کە پێم خۆشە بیڵێم باش ئەویش لە هەندێک میدیاوە بڵاو بووە کە جەنابی مامۆستا بۆ نێوەندگێری چووە باشە ینی مامۆستا پیاوێکە کە گەورە بیرەکاتەوە و ئەویش هەر ڕێنێنی ئەویشە کە من ئەم قساناکەم کە ئێمە احترامی ڕای حزبی سیاسی ئەگرین کە کێشەی خۆی هەیە و دوجار احترامی قراراتی ئەو حزب ئەگرین وەکو قراراتی حزبیان وەڵام مامۆستاش مەترسی هەیە و چەند جار پەیوەندی بە ئەو دوو سەرکردەوە کردووە هەردوو هاوسەرۆکەوە و پەرۆشە بەڕاستی وەکو خۆی بەڵام حقەتەن ئێمە ئەو ڕۆژە چوین چوونەکەمان لەسەر داوای یەکێتی نیشتیمانی بووە کە کۆبوونەوەیەک لە نێوان مەکتەبی سیاسی هەردوو لا بکرێت فێریشتان نەکردووە واتە بەڵێ من ئاماژەم پێدا کە جەناوی مامۆستا چیوتۆ واتە چوونی ئێمە هەم لەسەر یاری بۆ نەبوو ئێمە بڕۆین نێوەندگیری بکەین چکە کێشەکە وەندە ئالۆزە لەوێ بە نێوەندگیری ئێمە چارەسەر نەبێت باشە بەزوو کۆی کە مەترسی پێکدادانی هیچ چەکدار ئەگەر ئەوە ڕووبدا جگە لە کاریگەریەکەی بۆ سەر خودی پارێزگای سلێمانی خۆکوژیش نییە بۆ حزبی ئەم دەڤەرە ینی ئەگەر شتێکی لەو جۆرە ئینشاڵاوە ڕوونادا و انشاءڵە زمانی دیالۆک لە نێویان زاڵە بێ بەسەر ئەو بیرۆکەیە یان پەنا بۆ چەکدار من بۆیە ئەوەم و دەڵێم موسیبەتەوەیە ئێمە ئەوە چەند ساڵە داوا ئەکەین هێزی چەکدار بکرێتە یەک هێزی نیشتیمان بێ ئەنی بەداخەوە ڕووینەدا ئێستا خەریکە کە جارانە ماونوت هێزی دوو حزبی سیاسیە ئێستا لە نێو حزبەکانیش وەلای هێزەکان ینی بەداخەوە دابەش بووە بۆیە کاتێکە گرژیەک لە نێو دوو باڵە لە حزبێکی سیاسی دروستە بێ کە خاوەن هێزی چەکدارە مەترسی هەیە کە ئەو هێزە دابەش ببێ و پێکدادان دروست ببێ و بینیشمان لە شاری سلێمانی بەداخەوە کە لە دوو ڕووداوە لە نێوان ئاسایش و هێزێکی تایبەتدا پێکدادان دروست بوو و دڵە ڕاوکەی لای خەڵک دروست کرد و جێ نیگەرانی ئەمەمانانیش بوو بەڕاستی ئەوە شتێکی خراپە ئەمە دەبێ بزانرێ کە یەکێتی ئەگەر بڕێ بەمە نەگرێ ئەم مەترسیە دوایی زەرمەندی یەکەم خۆیەتی چونکە ئەو دەسەڵاتدارە لەم زۆنە دوجار بەڵێ هەموو لایەنەکان کە وەزر و بارودۆخی ئەمنی تێک بچێ هەمووان زەرەکەین بەڵام زەرمەندی یەکەم دوجار یەکێتی نیشتیمانیە و هەر جەماوەری خۆی نەفرەتی لێکا کە نەتانتوانی بە زمانی دیالۆگ کێشەکانتان چارەسەر بکەن و پەناتان بۆ هێزی چەکدار بود ئەمە گریمانەیە کە ئێمە وەکو بینیمانن و سەردان لە سەردانەکە و لە دیدارەکەیە هیچ بیرۆکەیەکی وامان هەست پێ نەکرد ینی هیچ بۆ چوونێکی وامان هەست پێ نەکرد کە پەنا بۆ هێزی چەکدار دژ بە یەک ببرێ ئەوە ئاماژەیەکی دڵخۆشکەر بوو بەڕاستی دوجارەمان موسەساتی خۆیانیان هەیەوە نیە بە پێی موسەساتی خۆیان ئومێد دەکەین چارەسەری ئەو کێشەی خۆیان بکەن و ئێمەیش و حزبە سیاسەکانی تریش تا ئەو ڕادەیە ینی کێشەکەیان پەل ناوێژێ بۆ دەری خۆیان ئەو ببێتە مشکلەیەک بۆ ناوچەکە ئەو کات حزبی سیاسی واجبە لەسەری هەڵوێستی خۆی ڕاگەێنێ کاتێکە گرفتێک لە زۆنی سەوز ببێ کە بەشێکە لە هەرێمی کوردستان ئەو کات جەماوەر چاوەڕی هەڵوێستی ئێمە و گۆڕان و یەکگرتووە و لایەنە سیاسیانیش
دەکات. باشە بە زۆکو مەترسیێزی چەکدار دوای 30 ساڵ ئێستا باز دەکەی کە لە وەزارەتی پێشمەرگە هەوڵێکەیە بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە هەوڵەکە تەنها دەبێت بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە بێ یاخود بۆ تەواوی هێز ئەمنیەکان یعنی ئێستا وەکو بەڕێز وتێت دابەشبوونی هێزەکان بڵێن بۆ شەخص و ئەشخاص و ئەوانە پێدوێ پرۆژەیە سەرکەوتوو دەبێت یاخود ماویەتی جارێ ئێمە ببین بە سەرکەوتوو نابێ نەخێر بۆ لەبەرەوە قەراری سیاسی لە هەرێمی کوردستان یەک نییە و وڵاتانی زلهێز و وڵاتانی هاوسێش حەزەکەن دۆخی هەرێمی کوردستان ئاوا بێ و خاوەنی هێزی چەکداری موحەد نەبێ ڕاست ناکرد نە ئەمریکا نە بەریتانیا نە عێراق نە وڵاتانی دەور پشتمان ڕاست ناکەن ئەو دۆخی کە ئێستا هەیە وایان پێخۆشە کە ئەو دابەشبوونەی کە هەیە بەڵام پێشەوەی کە ئەوە ڕای ئەوان بێ یان خواستی ئەوان بێ قەراری سیاسی هەرێمی کوردستان و شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان نەگەیشتوتەوە ئاستە بتوانن هێز یەخەن و بیخەنە هێزی نیشتیمانی ئەگەر بیشیکەن تەنها بۆ پرۆتۆکۆلێکی ئەوەیە کە بڵێن هێزەکانی هاوپەیمانی و داوایان کردو یان مەسەلەن تەسلیحیانەکەن و هەندێک جار بۆ نازانم لەوەی بۆ بێ کە تەسلیح کرێت و چەک و مەسەلەن چەک و شتی پێوەرگرن ئەگەر ینی دوجار بینیشمانە ینی وەکو سەرکردەیەکی سیاسی واسەکاڵێ کە چیتە لیوا مشتەرەکەکان دوایی دوجار بە ڕسمی سەر سنگیان نەزانی ئەم ڕسمی هێڵگردو و ڕسمیەکێتر هێڵگرتووە زانی کێیەکێتی و کێ پارتیە باشە باک پرسیارەتی لەسەر دۆسیەکێتی دوایی سەرسەر ڕەبژانیەکە وەکو پەیوەندیەکان پەیوەندی کۆمەڵی دادگەری و یەکێتی گۆڕانی بەسەردانایە لەم بارودۆخە یەکێتی نیشتیمانی تاکیدی کردەوە کە پەیوەندەکانی لەگەڵ کۆمەڵی دادگەری لە ئاستی جاران بەرەو پێشتریە بە باش و ئێمە لەو کۆبوونەوەیدا باسمان کرد کە ئێمە ینی بەرهەمی و پەیوەندیانە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە جێی چاوەڕوانی خەڵکی کۆمەڵی دادگەری نییە ومێت دەکەین وابێ یەکێ لەو پرسانەیە ئاماژەمان پێدا ئێمە دوجار بڵێ لایەنێکی ئۆپۆزیسیۆنین بەڵام لە حکوومەتی خۆجی سلێمانی بەشداری ئێمە خەڵک و ئەندامانمان کۆمەڵی مافی یاسایی هەیە مەحرومن لێ لەبەرەوە کۆمەڵن مەزلومن لە ئاستی حکوومەتی هەرێم و چەند نمونەیەکیشمان باس کرد ئێمە مەسم باسمان بۆ کردن ئێمە بۆ نمونە بە یاسا پارچەیە زەویمان وەرگرتووە لە 2006 بەڵێ دوایی بۆ مەسلحەتی لایەنێکی بازرگان بەتایبەت ئەم شوقانەی ئێرە ئەم دیلانسیتیە زەویەکەی ئەمە لێرە بوو لەبەرەوە ئەمە شەریکی حزبن زەویەکەی ئەمەیان فڕێیاوەتە نازام پشت شاری سپی تا ئێسێش هەوڵماندا لێ ئەوێ لەوێش بە ڕسمیان نەکردووە ینی وەرە پارچەیەکی زەوی بدەی بەلایەنێکی سیاسی بۆ بارەگای ئەعلامی هەر بۆ بەناوی ئەعلامی ئەو کات پەیام نەبوو باسی 2006ەکەم بۆ ئیعلامی هەوزان بەناوی تەلەڤیزیۆنی سلێمانیەوە نەکێمە یەکگرتو و شوعی ئەوانە زەویەکەی ئێمە ئەلەو شوێنی چاڵ بوو من خۆم چوومە سەری کە وەرم گرت ئەو کات حاکم قادر کاک حاکم قادر مەمەدوری شارەوانی بوو دوایی تەلەفۆنێکم بۆ هات لە 2013 چواردە ینی خۆیان لەو ساڵانەیە بوو تەلەفۆنم بۆ هات بازرگانێک تی زەویەکانمان گواستونەتەوە جا تۆ مولکی من چۆن نەگوازیتەوە بێ ئاگداریەمە ئەم زەویان هەڵگرتووە هەڵیان گرتووە بۆ شاری سپی لەوێش هیچ یانی هیچ مستەمسەکێکیان پێ نەداوین دوایەوەی مانگێک ئێمە بەڕێی هەولێر و حکوومەتی هەرێم ئەوەیە هەر ئەو مافەیاسایان نەداینەتەوە ئێستش زەویەکەی ئێمە بزرە من ئاگام لە لایەنی تر نییە لاگام لەوەیە بێ ئاگداری خاوەن مولکێک مولکەکەیان گواستوتەوە بۆی ڕاست ناکرێ هەموو کەس بۆ شەقامانە ڕەتە بێ ئەزانی ئەمە پرۆژەی کێیە ئەوە پرۆژەی کێیە یعنی پرۆژەکان لە شاری سلێمانیە کە ئێمە دانیشتوی ئێرەین پێم وایە لە هەولێریش ئەزانیە ئەمە این چی خەتێکە ئەوین چی خەتێکە ئەوین چی ئاراستەیەکە ئەوین چی ئاراستەیەکە بۆیە گەندەڵی لە هەرێمی کوردستانە دابش بووە بەسەر
هەندێ ئەقتابە لە نێو حزبە سیاسەکانە ئەمە واقعەکە ومە باسی ئەومان کرد کە ئێمە ئاوا زوڵمی یاساییشمان لێکرێت لە پای ئەم حکومەتە و پاشان ئێمە لە حکومەتی خۆجیین ینی ئێمە بەڕێوبەرایەتی چالاکی کۆمەڵایەتی ئەو چەند مانگە چووە بەڵە چاودێری کۆمەڵایەتی چەند مانگە چۆتە پەرلەمان چۆتە بڵێن بۆتە ئەندامی پەرلەمان مامۆستا جێگرەوەی بە کتابی ڕسمی نێراوە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەوانیش بەرزیان کردو بۆ حکومەت هێرێم مازام حوت مانگە بێ پێم وایە تا ئێستا دیاری نەکراوە کە ئێمە ڕێککەوتنێکیمان هەیە باسی ئەومان کرد کە ئێمە بە پێی ڕێککەوتنی حکومەتی خۆجیایی جێگیری دارێ ڕاپەڕینی نێمەیە کە مامۆستا ئەمیرمان ئێمە مەسەلەن پێشنیار کردو باسی ئەمانەمان هەموو کرد لەگەڵ کۆمەڵێ مەزلومێتی تری یاساییە لە حکومەت هێرێم باسی ئەوشمان کرد لە تەتەوراتانی ئێوەیە ئێمە لەبەرەوەی هێزێکی پاشخان چەکداری بووین هێزێکی ئیسلامی بووین ئیسلامین هەندێک جار بە تۆمەت خەڵکمانە گیرام دام و دەستگایانەی کە بەرپرسەکانیان گۆڕاوە تا بدام و دەستگایمنی ئەوان تاکیدیان لەوە کردەوە کە عیلاقیان لەگەڵ کۆمەڵی دادگەری وەکو جارانە بێ باشە بینی سەر مەسلەی هەڵبژاردنەکان هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق کێسێمە من یەک پەیامەمەیە پێش ببووریانی لەو دۆخەیە ئەمە لە دیبیت بوو دیبیتێک بوو قازیەکی لێ بوو لە سلێمانی لە سەردەست بەڵێ لە سلێمانی لە شوێنێکی تربانە چینە تەفسیلەوە لە مداخلەیەکما بەڕاستی بەرامبەرەوە قازیە وتم کوردستان منی هەنگاو بۆ چاکسازی ڕەگێکی دەسەڵاتی دادوەریە قازیەکانم ئەمن ئومێد دەکەم لەم کێشە و گرفتانیش کە ئێستا لەم سنوورە هەیە کە ئێمە جاران قەزا متهم بوو کە بەدەست دوو حزبەوەیە ئومێد دەکەم وای لێنەیە کە قەزا متهم بێکەوە ئەویش دابەست بووە بەسەر قوتبەکان و سەرخەتەکانی نێو ئەو دوو حزبە ینی بێلایەن بن دەوری خۆیان ببینن ڕۆڵی خۆیان ببینن ئەگەر کێشەی حزبێک لە نێو خۆی چارەسەر نەبوو تەبان لە جیایەوەی بەهێزی چەکداری یەکلایکەیتەوە پەنابردن بۆ دەسەڵاتی دادوەری شتێکی چاکەوە نییە ئەمەش ینی هەنگاوێکی چاکە چکە هەردوو لایسە لە نێو کێشەکانی یەکی نیشتمانیە ئەو هەڕەشە لە یەک هەردووی هەڕەشەکانەوەی کەچینە دادگاوانیەوە خاڵێکی چاکە جاومێت دەکەم دەسەڵاتی دادوەری لە هەردوو زۆن ئەوانیش دوجار لە کێشەی نێو حزبەکە دابش نەبن و جۆرێ ڕۆڵی خۆیان بگێڕن و هەیبەتێ بۆ دادگا و بۆ حکمی محکەمە بگێڕنەوە باش سەبارەت بە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق دوو مانگێکی ماوە وەکو کۆمەڵی دادگەری ئامادەکاری وەکو پێویست کراوەوە ئێستا ئامادەن بۆی ئەگەر هەڵبژاردنەکە لە دەیدە ئەنجام بدرێت بچنە پێشەوە بە حەقیقەتێکت پێ بڵێم ئەو حزبەی لە تەلەڤیزیۆنی بینی بڵێ ئامادەم و ئامادەکاریم کردووانە منی بڵێ وانە کەتانشی لەگەڵیان نەوی لە دڵ ڕاوکیان باش انتخاباتەکەی انتخابات ناکرێت انتخاباتەکری ئەوانە خۆ دەزانانی هەڵمەتی هەڵبژاردن جاران مانگێ بووە ئێستا کردویان بە 3 مانگ لەبەرەوە پێم وایە ینی چاوەڕوانی لە هەموو حزبە سیاسیەکان لە نێو هەموو حزبە سیاسیەکان هەیە کە ئایا بڵێ لە سەرەتای مانگینۆ لە ناو بەتایبەت سەرەتای مانگینۆ کۆتایی مانگی هەشت دوجار عێراق بە چیەکە ینی ئەوە هەیە لەبەرەوە من ئێستا بڵێن ئامادەکاری لۆجستی و ئامادەکاری سەروەرەقە و پلان ڕێژی و ئەوانەمان کردووە ئەوە حەقیقەتێکە ئامادەسازی جۆرێ لە جۆرەکان لە نێو مەڵبەندەکان ئەوانەمان کردووە بەڵام نەکێمە حزبەکانی تریش هەمووی چاوەڕێن ئایا هەڵبژاردن لە عێراق کرێ یانە ئەوەیش ململانەیەکە کە لەیسە لە عێراقا هەیە حەقەتەن وەزی عێراق ئێستا نزیکە لەوەی ینی ئایا هەڵبژاردن ینی بپرسی
زۆر وربیتەوە لەوەی لە 150 احتیمالی کردن و نەکردنی هەبێ باش جا ئەمە 150 لە ڕاوکێ لایلایەنە سیاسەکان دروست دەکە ئێمەش وەکو ئەو لایەنانەی ترکە قسەمان لەگەڵ کردوون دانیشتوونە لەگەڵیانە و ڕێیان نەزانین چاوەڕێم زانین باری عێراق بە کام لایە چۆ ئەو هێزانەی کە هێزێکی گەورەی شیعی عێراق بایکۆتی هەڵبژاردننی کردو کە سەدرە وانە بەڵام لەبەرەوەی سەدرە و لەبەرەوەی سەدر ئاساییە پاشگەز بێتەوە لە بڕیاری و دیسان بڕیارێکی کەپتا لەبەر لای من کە لێم بپرسی لەوەی گریمانەی کردنی نەختێ زیاتر بێ جارا من ینی بە دوور مەزانی هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ بە پێ و ئەو زانیاری ئێستا ڕای وڵاتێکم زانیوە کە ڕای وایە هەڵبژاردن باشە بۆ عێراق پێم وایە ئەو ڕایە هەوڵی سەرخستنیەدا بۆ سەرگرتنیەتە و دوجار بوو هەڵبژاردنەکان لە عێراقا ئەمن گومانم وایە هەموو هەڵبژاردنەکان لە عێراقا دوجار جۆرێ لە تەنسیقی شاراوە و لە ڕێی حکوومەتی عێراقی شۆ بێ لە نێوان ئەو دوو وڵاتە دەسەڵاتدارێ بیانی لە عێراق ڕێککەوتنەکەن ئێران و ئەمریکا بەڵێ مەوەستم ئێران و ئەمریکا باشە بەس سەبارەت بەوەی کە خەڵک ئێستا هێزی سیاسی دەسەڵاتدارەیە چەک و پارەی هەیە بۆ هەڵبژاردن ئێوە کە دەستنەوە بەردەم هەڵبژاردن چیتان هەیە خۆتان بەرنامەی هەڵبژاردننی خۆمانمان هەیە و ئێمە 5 پاڵێوراومان هەیە و بەرنامەی هەرێکە بۆ منتیقە و بازنەی خۆی بەرنامەی هەڵبژاردننی هەیە چوام جارە پاڵێورا و بەرنامەی هەڵبژاردننی هەیە حزب دەبێ ینی هەیشی بێ بڵێن دوایی لە بەرنامەی پاڵێوراوەکانی بەرجەستە بێ چکە بازنەیەوە نیە دەبێت پاڵێورا و بۆ بازنەی خۆی حملەی داعایی هەبێ و بەرنامەی هەڵبژاردننیە بێت کە بۆ بازنێ دەرچوو چیەکە لەبەرەوە ئێمە لەو قۆناغیان کە لە کۆبنەوەیان لە دروستکردنی لیژنەداین هەنگاوە نین و کۆمەڵی دادگەری ئامادەیە بۆ هەڵبژاردنەکان ئەوە حەقیقەتێکە ینی ئامادەیە وەڵام ویستم حەقیقەت پێ بڵێم کە دڵە ڕاوکێ لە نێوان نێو دڵ و هەموو حزبە سیاسەکانی عێراق و کوردستان هەیە باش مەبەستمەوە بوو کە کارێکی واتان کردو لە سووا ساڵی ڕابردوو جارێکی تر بە خەڵک بڵێن فەرمونون کۆمەڵی دادگەری تاقی بکەنەوە ئیتر بە بەشی خۆمان کاک حەکیموانە تاقیبانکردنەوە بە بەشی خۆمان ئێمە لە عێراق بووینەوە نوێنەرمان هەبووە و نوێنەرەکانمان ناسراون وانە بەرنامەی خۆمان کە لێ بووین ینی لە هەموو پرسێکە پێوەست بوو بە مافی خەڵکەوە کۆمەڵ لێ بووە وانە ترەمێنێتەوە وەفای و خەڵکە نسبەتی بەشداری خەڵکەکە نسبەتی تەزویر ئەگەر نایمە مطمئینین ینی دڵنیاین کە خەڵک جەماوەر هەڵوێستی بەرامبەر کۆمەڵ باشە هەڵسەنگانی بەرامبەر کۆمەڵ باشە بەڵام دوجار ئەمێنێتەوە لەسەر بەڵێ ڕێگێکی لاوازی خۆمانین ینی بڵێن ڕەهەندێک لە ڕاندەکان خۆتی تو جوڵەی خۆتەوەکو حزب جوڵەی پاڵێوراوەکانتە بەڵام دوو پایەتری هەیە سەرکەوتنی تۆ ڕێژەی بەشدار بووان لەگەڵ ڕێژەی تەزویر و شێوەی تەزویر کاکرێ باش زۆر باش بە سەبارەت بە بڵێن کشانەوەی و توێژی استراتیژی عێراق و ئەمریکا هەبوو و باز لەوە دەکرێت تا کۆتایی ئەم ساڵ هێزی ئەمریکی وەکو هێزی شەڕکەر کۆتایی پێدەوە ناو نیشانەکەی دەگۆڕێت لە بۆ هێزی مەشقۆڕاهێنان و ئەوانە پێتان وایە کورد دەبێت چۆن مامەڵ بکە لەگەڵ ئەو ئیتیفاق استراتیژیا خود مەسەلەی ململانەیەکانی ئێران و ئەمریکاش دەبێت چۆن مامەڵەکە بەوەی کە لە دوجارە زەرمەند نەبێ کورد خۆ نابێت لە ئەمریکی تر بێگەن ئەمریکا خۆی سەحابکە کورد چێ علاقەیە وانە کورد ئێستا هەیە لە ئەمریکی کورد بەڵێ هەیە نا من هەرەوە ناڵێ مەڵێم خۆ تۆ ئەمریکا خۆی سەحابکە خۆ تۆ ئەفغانستانی بە شێوە جێش وانە ئەوانەی بڵێن لە ئەفغانستان دوای کەوتبوون و سەربازی ئەو بوون و خزمەتی ئەمریکایانە کرد وایە نە نەیانتوانی دوو جوندی ئەمریکی بە زۆر بێڵنەوە لەبەر ئەمریکا کە بڕیاری سەحبی هەبێ لە هەموو عێراق سەح بکە کە بڕیاری هەبێ لە عین لەسەدی ئەمبار و منتیقەی سونە و بەرنامەیەکی هەبێ بۆ دابەشبوونی عێراق ئەو کات یان لە حەریر بمێنێتەوە ئەمریکا یان ئێوە بڕیاری ئەمریکایە وانە
بەڵام حتمما هەندێک جار هێزی داگیرکرد خۆی وەزعێک وا دروست دەکا وەزێکی وا دروست دەکا کە خۆی دوای خۆی وێرانە جێبێڵێ لەبەرەوە ئینسحابی عێراقی ئینسحابی ئەمریکی لە عێراق وەزع تەسلیم پێ دەکرێت هەموو دنیا متفقە کە حکوومەتی عێراق لەو ئاستایانی عێراق بگرێتە خۆی و ئەمڕۆ حەشدی شعبی هەیە کە لە سەروی حکوومەتی عێراقیەوەی وە بینیمان لە دووسێت دۆسەی گرتن و دەستگیرکردنە کازمی خۆی تاقی کردەوە بە ڕۆژ و بەشە و پەشیمانە بووە و تەسلیمە بوو و تەکلیفی لە مالیکیە کرد کە کێشەکانی بۆ حەل بکات ئەوە حەقیقەتێکە لەبەرەوە حکوومەتی عێراقی دەبێ بزانێ ئەمەیش لەوەیە دۆسەیەک بێ سەرۆکی حکوومەتیش بۆ مانەوەی خۆی کە هێزی ئەمریکا و ینی هەموو باسیەوە بکەن و شیعارێک بەڵام واز لە عێراقیەکان بێنە وەکو کورد واز لە عێراقیەکان بێنە بە کوردەوە باشە کێ حەزەکە کێ حەز ناکە دوجار قەراری ئەمریکا چییە دوای ئەوەی بینیمان لە ئەفغانستان سەحبی کرد ئاسایە لێرەش سەحبکە ئەوە وەزعەکە تەسلیم خەڵکێک بکە چکە ئەنجیندایەکی تری هەیە من تەسەوەر ناکەمەوە لە هەندێک کەس وای خوێنێتەوە کە ئەمریکا لە ترساوە کاو لە چیە نا ینی دوجار ڕێگی تری هەیە ینی خوێندنەوەی تر هەیە بۆ ئەم بڕیارە ئەنی ئەمریکا لەوەیە بڵێن وەرەقەیەکی تری هەبێ بۆ مامەڵە لەم منتیقانە احتیمالە مەسەلەن قۆناغێکی ئێستا قۆناغێکی پێش قۆناغێکی تر بێ کە بەرنامەی بۆ هەیە دوای 6 ساڵ 7 ساڵ 10 ساڵ ئەمریکا ئەمن بە خوێنەوەی خۆم ینی ڕاستەکەی ئەمریکا تەکتیکی زۆرترە لە استراتیژێت تەکتیکی زۆرترە ینی خوتەی دوسێ ساڵی و یان 5 ساڵی یان 8 ساڵی یان 4 ساڵی هەیە بۆ ناوچەکان نەک خوتەیەکی 50 ساڵی و ئەوان زۆکو کورد بۆی کە دەبێت متوانی مامەڵەیەکی بێلایەنە لە ناکۆکیەکانی ئێران و ئەمریکا لە عێراق بکە یاخود بڵێن کە دوو حیزب ئێستا پەیوەندیان لەگەڵ ئەمریکەکان هەیە لەگەڵ ئێرانیەکان هەیە پەیوەندێکە هاوسەنگە یاخود پەیوەندێکی نیشتیمانیە کە ئێمە زیانی لێ نەکەین وڵای کاک حەکیم گیان پەیوەندێکە چی بێ لە پشت هەندێک خوێندنەوەی تر هەیە ینی من ئەمەیان وەکو خۆم وەکو کوردێک ئایا جۆرێ لە پەیوەندی لەگەڵ ئەمریکا و ئەوەیە و ئەمنیەت و استقرار و مەرحەبایەکی ئێران و سەرۆکی هەرێمەچێ بۆ ئێران و ئەمانە چکە ئەمانە هەموو بەرامبەرەکان ڕەخنە هەیە وانە ینی خۆ ڕەخنە هەیە چۆن مامەڵە لەگەڵ ئێرانە بکرێ ڕەخنە هەیە لە نێوەڕێمی کوردستان چۆن لەگەڵ ئەمریکا مامەڵە بکەی ڕەخنە هەیە وای یانە دوجار شتێک هەیە ئەو شەوەیە ئەگەر ئەمریکا لە کۆی عێراق سەحبی کرد وەزی عێراق بە هەرێمەوە چی لێتێ باشە ینی ئەو کاتە دوو شەڕت لە بەردەمە شەڕێکەوەیە کە عێراق کوردستان جێ نەیەڵێ ئەمریکا کوردستان جێ نەیەڵێ بەڵام عێراق جێ بێڵێ ئەوە ئەکەویتە بەرتیری ڕەخنە وەکو هەرێمی کوردستان وەکو حزبە سیاسەر بەڵام ئایا هەرێمیش جێ بێڵێ ئەو مەترسەیە کە ڕوو لە کۆی عێراقەکە کە شەڕ و ئاژاوە و ینی شەڕی شیعە بە شیعە و سونە و شیعە و سونە بە سونە و ئەوانە هەیە لە عێراقدا تێگەی کاکە حەکیم ئایا پرشی ئەمە بەر هەرێمەکەوێ یان نا ئەو کات شەڕەکە زۆرترە لەم شەڕەی ترکە بەس ئەمریکا لە کوردستان بمێنێ کامیان ئەمە جۆرە لە هەڵسانگاندنی ئەوێ چی بەرژەوەندی ملەتەکەیە بەڵێ ئێمە ڕەخنەی دوو زۆنی و دوو وەز و شت بەس من باسم کرد ئەمنیەتێک کە نیعمەتێکە خوای پەروەردگار پێی بەخشیوین ئەم نیعمەتە کاک حەکیم لە دەستی هەرێمی کوردستان دەربچێ خراپە ئەم ئەمنیەتە لە چی ینی بەچی دەستی پێوەگری ئەمەش جۆرێکە لە مەسئولێت کە بێ قیادەی سیاسی کوردستان بیری لێ بکاتەوە وانە چونکە زین چۆنە دوجار کە ئەمنیەت تێک چوو ینی مەطالبیش یان ئامانجەکان ئەویش دەرەجاتی خۆی هەیە وانە ئێستا بڵێن وەزعێکی ئابووری خراپ هەیە بێکاری هەیە مەسەلەن ئەو موچە مانگە چاک بۆتەوە چەند مانگێکە موچە بڕین هەیە ئەمانە بەڵێ ناڕەحەتین بەڵام هەموو ئەم ناڕەحەتیانە دوجار
تەقوتۆقێکی ناو شاری سلێمانی ناگاتەوە ئاستە خراپەکەی چکە کە تەقوتۆق بوو ماڵ و مناڵی ئێمەش تۆیش و یەکگرتوەکەیش و گۆڕانەکەیش ئەکەوێتە بەرمەترسی جا ئەمە ببە ئاستی هەرێم ئایا بە ئینسحابی ئەمریکی چی ڕۆدا ئەگەنا هەموو کەسێک هەموو هاوڵاتیەکی نیشتیمانی حەزەکە وڵاتەکە هێزی داگیرکەری تێدا نەبێ ئەوە حەقیقەت و واقعەکە هێزی ئەمریکاش هێزێکی داگیرکەرە و هاتووە ئەوانە بەڵام بۆ خۆی وەزعێکی دروست کردو کە عێراقیەکان نەگەنەوە ئاستی حکومڕانی خۆیان بکەن ئەوە مەسلحەتێتی ئەوە نەزەرەی سەدمەی پێڵێت نەزەرەی سەدمە ئەوەیە هێزی داگیرکرد کە دێ ینی ئەوەنە خراپی بڵاوە کاتەوە ئەوەنە ناڕەحەتی بڵاوە کاتەوە لە وڵاتانەی کە داگیریانەکە دوایی وایان لێکە خەڵکەکە ئەوان بە فریاد ڕەز بزانن ئەمە نەزەرەی سەدمەیە کە غەرب ئیش وڵاتی داگیرکەر و بەتایبەت وڵاتانی غەربی وانە هێزی چەکدار و چیان لەوێ وڵاتانی تر داگیر بکەن کاری لەسەرەکەن دێی داگیریەکەن و خەڵکەکەی وا ناڕەحەتەکەن مەترسی ئێستا فەرمووت من چی ئەڵێم کە عێراق جێڵێ دڵخۆشکەرە هێزێکی وانە بەس شەڕی شیعە لە دەرگایە شەڕی حەشد و حکومەت لە دەرگایە شەڕی سونە و شیعە لە دەرگایە ئەمانەش کۆمەڵە شەڕێکن بەس ئەمە کێ دروستی کردووە ئەمە هەمووی خەتای عێراقیەکان نییە بەشێکی خەتای ئەوی هێزی داگیرکەرەیە کە ئیش بە نەزەرەی سەدماکە دەوێت دوای خۆی هەموو خەڵ بڵێن ئێستا خەڵکەم هەڵێت سەدام باشترە خۆ سەدام باش نەبوو شوێ خراپتری بینیوە هێزی داگیرکەش لە دوای خۆی وەزێ دروستەکە بڵێن وەڵا هەر خۆیان لێرە بۆیان باشتر باشە بەس سەبارەت بە بڵێن بینە سەر پرسیارێکی لەسەر دۆخی تونس لە 25 مانگە 25 مانگە ڕابردوو کورتایەک لە تونس ڕوویدا بڵێن یەکی لەولایانەی کە دەنگێکی زۆری بەرەسێنە و پارتێکی پاشخان ئیسلامیە ئێوە بۆ چونتان چی بوو وەکو کۆمەڵی دادگەری لەبارەی ئەو کودەتایە ئێمە پێمان وایە ینی کۆمەڵی وڵاتی عەرەبی کە دیکتاتۆریەت حکومیەکە دڵخۆش نەبن بەو بەهاری عەرەبیەی کە هەبوو هەندێک وڵات ڕزگاریان بوو لە دیکتاتۆریەتەکان دەستی وەردانیان کرد ئەو بوو میسرمان بینی وانە میسرمان بینی و سووریامان بینی ئەوانەمان بینی بۆ ئێمە ترسیەکان ڕوو لە تونس بوون تونس تایبەتمەندیەکی خۆی هەبوو ئەوی شەوەی برایانی نەهزە بڵێن حزبی نەهزە ینی وەگوڵێ زۆر حکمەتیان زۆر بە خەرجدا کە وەزعەکە نەگاتە ئەوە نەگاتە ئەوە پەیامی وایاندا کە ئەوان گیان جیاوازن لە خەڵکی تر نەرمیان نەرم کێشیان زۆر کرد یەکی لە هەڵەکانی ئەم شۆڕشانەی کرا لە وڵاتانی عەرەبی ئەوی شەوەیە سیستەمی حکومڕانی حکومەت و سەرۆکیان دەرپەڕاند بەس سیستەمی حکومڕانی دەوڵەتی عەمیقە مەسلحەتی بازرگانەکان حتا لە میسر هونەرمەندەکان کە شەعبێتی خۆیانیانەیە ئەمانە دوجاریەکی گرت لەگەڵ بەرژەوەندی و پشتگیری دەرەوەیەکی گرت شۆڕژگێڕانیان خست ئەمە لە تونسیش هاتە دی بەڵام هەندێک جار ئەوەی کە خەنجەر لە شۆڕشەدا و خەنجەر لە تۆ دەدا هەندێک جار لەسەر پشتی تۆوە هێتە مەیدانەوە قەیس سەعیدی قەیس سەعید خۆی سەعیدیە بەڵێ سەعید قەیس سەرۆکۆمە لە جەولەی دووەمان نەهزە دەنگی پێدا لە جەولەی دووەم هێڵبژاردنە نەهزە مەسەلەن ئەوەی پێدا دەنگی پێدا و حتا قسەش لەسەرەوە بوو کە مەسەلەن پاڵێوراوەکەیان شێخ عەبدولفەتاح مۆرۆ ینی دەکرا ڕاشد قەنووشی خۆیان کەسایەتێکی تر هەڵبژێرن چونکە دیار بوو لاواز بوو لە چاو ئەو ئەمە هەمووی خوێندنەوەیە کە دەستێڕانی فەڕەنسی هەیە ئیماراتی هەیە لەسەر کاتمان زۆر کەمەوە بەس ئەمەوا دەکات کە یاخود بڵێن کاریگەرێکی چی لەسەر پارتە ئیسلامیەکان یاخود ئێستا دەڵێن ئەمە هەندانە بەوەی کە پارتە ئیسلامیەکان بگەڕێنەوە بۆ چەکەوەکەوەی کە لە حەماس لە فەڵەستین هەیە سەرکەوتنی تۆمار کردووە ئەوە تاڵیبان هەیە سەرکەوتنی تۆمار کردووە کاکین دوجار لاەنە سیاسەکان لاەنە ئیسلامیەکان ئەنی حەقە دوای ئەمە خوێندنەوە بۆ خۆیان بکەم
بەچی بڕیارەگەرن ئەگەن هەرێکێ بە پێی هەلومەرجی وڵاتەکەی وانە ئایسە مەسەلەن نازە لە تونس دەست بداتە چەک جا بە ڕۆژە نایانێڵن خۆ وانە چونکە بۆ عەسکەر ماوەتەوە هێزی ئەمنی هەمانی هێزی ئەمنیە وانە ئەنێەوە حەقیقەتێکە بڵێن ئەوەی ئایا بۆ حەماس لواوە بۆ لا هێزێکی سیاسی تر ئیسلامی ئەلوێ وانە مەسەلەن بۆ ئەفغانستان بۆ تاالبان وکاکە ڕاستە پایەکانی سەرکەوتنی تاالبان خۆ بەس خۆڕاگریان نییە چیە؟ یەکێکیان سیاسەتی ئەمریکیە کە بربەستێک لەوێ بۆ هێڵی حەریری دروست بکە کە سین بەدەستێوێتی و بگاتە ئەم ناوچەیە و بەرامبەر بە سیاسەتی رووسیا کە رووسیا لە ڕێ ئەفغانستانەوە دەواازەیە بۆ خۆی بکاتەوە ینی دوجار ئەمریکا شەڵیدا ئەمە عقبەیەک دروست بکات گەرچی سەردانەکانی تاالبان بۆ مۆسکۆ و بۆ سین ئەوە گەیانێت کە نزوجێکی سیاسیان ئێستا هەیە فعلەنەوەی سوپادیان لە هەڵەکانیان کردووە و ئەو قرارش دایانە کە شەڕی داعش بکەن بە هەمان شێ قرارێکی چاکە لەبەرەوە بڵێ ئێمەش ئێمەمانانیش ئێمە یەکگرتوین کە برایانی بزوتنەوەی هێزی ئیسلامی تر لە شوێنی تر لە جێ تر حەقە خوێندنەوەی خۆمان بکەین بەڵام بە پێی هەلومەرجی واقعەکەمان زۆر بەکوتی کاتێک کە بەهاری عەرەبی سەرکەوت یاخود ئێستاش کە شکستی هێناوە ئێوە لێرە هیچ کورسێکتان کەم و زیاد کرد بۆ هۆیەوە نیمە کورسیمان زیایی کرد بەوەی ئەوەی کە کاریگەریە بێ لە سەر ئێمە شەش بووین بڵێن شەش کورسی بووین بە حەوت کورسی باوەڕ ناکەم خەڵ لەسەر ئەوەی لە مسر ئیسلامی شکستێناوە یان لە تورس بێت عقوبە ئێمەش بدا ئاگەرچی تونڕەوێکی ئەلمانی هەیە کە دوجار لەکوێ پرۆژەیەکی ئیسلامی هەبێ مەزلومیش بێ ئەو هەردژێتی ینی مەسەرەن ئێمە لەکوێ حکمێکی عادلە بێ ئێمە پشتیوانی ئیسلامیش نەبێ بەس تاخمێکی ئەلمانی بە تایبەت بە ناوی نووسەر و هەندێکیان سیاسی زۆر تونڕەون و کە دژی هەر پرۆژەیەکن هەر ئیسلامیەکن مەزلومیش بێ مەزلومیش بێ مەغدوریش بێ ئینقلابیشی بەسەرا کرابێ ئەو هەردژی ئەوەیە هەر بڕیاری داوە لەگەڵ ئەلمانێت تا بێجا ئەلمانەتەکە لەسەرێ بێ دیکتاتۆر بێ خوێن ڕژ بێ هەرچی بێ ئەو پاساوی بۆێنێتەوە دژی پرۆژە ئیسلامی بۆ هەندێ خوێندنەوەی هەندی ئەلمانی بۆ وەزعی تونس خوێندنەوەکی نائادل باشە با پرسیارم زۆر بە کورتی لەسەر دۆخی هەرێم بێ ئەم کابینێ 2 ساڵی تێپەڕاند هیچی وای کرد لە چاکسازی یاخود موچەش ئێستا چاکردنی منەتە یاخود ئێستا ئێمە بەشی موچە و بەشی گەندەڵیش ناکە و پارەی کە لە کوردستان هەیە بەشی خزمەت گوزاریەوە پەرلەمانتاران خۆ گوێت ینی پێشتری چەند ماگەڵێن بەشەکە پارەکە و بەشی موچەی تەواوە کات و ئەوانەوە نیە ینی نازانم من بەشی خۆم هیچ هەستم بە ینی هەستم بە هەنگاوی چاکسازی گەورە نەکردووە لە هەرێمی کوردستان ینی موسا هەنگاوە چاکسازەکان دیارن وانە ئێستا بۆ نمونە یەکێتی کە کێشەی نێو خۆی هەیە باز لە دۆسەی گەندەڵی گەوراکە وانە کە کێشەی نێو خۆی هەیە بابێت حکوومەتی هەرێم بێ کێشەی نێوخۆ بابێت لە هەولێر کۆمەڵە سەرمایەداری خۆی عایدی خۆی کە گەندەڵن فەرمو بیداتە دادگا و فەرمو ئیجراعات بکە و فەرمو دۆسێ بەم دیعای عام بڵێ کە سەر بە وەزارەتی عەدلی حکومەت خۆیەتی کە ئەو سکاڵانەی کە لەسەر گەندەڵی هەیە لە مەحاکمە فەرمو بیجوڵێنن وانە بەڵام مەسەرەن 2 ساڵ ڕۆیشتووە ئەگەر هەندێ چاکسازی لە هەندێ موچە هەندێ فیئەیە کرابێ ئەگەرنا ینی زۆر هەستی پێ ناکەی ئێمەش چیمانەوێ چاکسازیمانەوێ ومێ دەکەین ئەم ماوەی کەمایەتی ئەم حکومەتە هەم نەگەڕێتەوە بۆ لێبڕین بەڵێن ێوا بدا نەگەڕێتەوە بۆ لێبڕین و هەم هەنگاوی چاکسازی گەورە بنێن زۆر سپاس بۆ بەڕێز حەکیم بێژی کۆمەڵی دادگەری کوردستان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کاران تا بەرنامەیەکی دیکە خواتان لە